سڵاوتان لێبێت بوختەیڤارتان پێشکەش دەکەم. یەکەم بارانی ئەم ساڵ ژمارەیە گەڕک و شوێنی ناو پارێزگای سلێمانی و دەوروبەری بێکارەبا کرد. غالب محەممەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای سلێمانیە بەباری ڕاگەیان بەهۆی بارانبارین و دروستبوونی شۆڕ لەسەر تۆڕەکانی دابەشکردنی کارەبا ژمارەیەک فیدەری کارەبا لە ناو شار و دەرەوەی شار وەستاوە. بۆ هۆیشەوە ژمارەیە گەڕک و شوێن کارەبایان نیە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە تیمی هۆبەکانی دابەشکردنی کارەبا سەرقاڵی چارەسەرکردنی کێشەکەن. بەهۆی بارانەوە کارەبای 24 کاتژمێریەکە لە هەولێریش گرفتی بۆ دروست بووە. بە گوێرەی زانێریەکانی ڤاری هەولێر لە درەنگانی شەوی ڕابردووە لەگەڵ دەستپێکردنی یەکەم بارانی ئەمساڵ گەڕکەکانی ڕۆشنبیری، کارێزان، ڕاستی، مامۆستایانی نەوتنەوەی زانکۆ 121 گوڵان بنەسڵاوە، کانی قرژاڵە و زانیاری و زاگرۆز و تووڕەق و نەورۆز و هەڤاڵان و ناحیەی ڕزگاری و کەوڕەبەن بێکارەبا بوون و تا ئێستاش کارەبایان نییە. وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان ڕایگەیاند لە کاتی چاکردنەوەی شۆرتی کارەبا کارمەندێکیان لە ڕانیە کارەبا گرتوێتی و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە کارمەندەکە چەند شوێنێکی جەستەی سوتاوە بەڵام دۆخی تەندروستی جێگیرا. بە مەبەستی چارەسەری پێویست گەیاندراوەتە سلێمانی. وەزارەتەکە ئاماژەی بۆش کردووە بەهۆی یەکەم بارینی ئەم ساڵ چەند شۆرتێکی کارەبا لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین لە سنووری چوارخۆڕنە و قەڵاتزێ و ڕانیە ڕووی داوە. تیمەکانیان توانیویانە چارەسەر